ئازانیەمە هەواڵێکی ترمان تایبەتە بەو کتێبانەی کە لە زمانی بڵین ئەوروپیەوە خۆ بڵێن لە زمانی ئینگلیزیەوە خۆ هەر زمانێکی تر کە نووسەر پێی ئەنووسێ جارێکی تر کە وەرئەگەڕێتە سەر زمانی کورد و پێشکەش با کتێبخانەی کوردیەکرێ بگومانەمە بابەتێکە زۆرینەی وەرگێڕان لەسەری کۆکن کە چەندێک ئەو بابەتە نووسراوانەی کە لەلایەن نووسرانی کوردەوە نووسرێت بێگومان بۆ ئاشنابوون بە ئەدەبیاتی دەرەوە و بێگومان بۆ ئاشنابوون بە نووسەرانی وڵاتانی جیهانیش پێویستەکە کە بەرهەمەکانی واژ وەرگێڕێتە سەر زمانی دایک و پێشکەش بکرێت لە ئێستا دوو کتێبی فرۆید کە یەکێکە لە فەیلسوف و نووسەر و هەروەها زانا و پزیشکە دەرونیەکان کە خاوەنی زیاتر لە 19 کتێبی هەم ئەدەبیە و هەم دەرونیەکە لەو کەسایەتیانەی کە توانیوێتی لە بابەتە شیکارە دەرونیەکانە چەندین کتێبی زۆر تایبەت و ناوازەی هەبێت بێگومان ئەمەش بابەتێکی تری گرنگە بۆ نێو کتێبخانەی کوردی کە هەم ئەو کەسانەی لەو بابەتە ئەخوێنن و هەموو کەسانەی کە کێشەیەکی دەرونیە خوتەر بابەتێکی تریان هەیە بتوانن بە خوێندنەوەی ئەم کتێبە جارێکی تر سوود وەربگرن. کتێبی لەو دی و پرەنسیپی چێژەوە دەقێکی بەناوبانگی سەدەی 20 فرۆیدە و نەریتی دەروون شیکاریە کە لە ساڵی 1920 بڵاوی کردوێتەوە. فرۆید لەبەرەوەی بیرمەندێکی ڕیشەی و سیستەماتیکە لە هەموو بەرهەمەکانیدا زاراوە بنەڕەتیەکان دیسان دەکەونەگەڕ. کتێبی فەرهەنگی شرۆڤەی فرۆید بەشێکی وەرگێڕان و بەشێکی نووسین و زیادکردنە نووسەر بۆ هەر چەمکەیەک سێ ئەستێری داناوە کە زیاتر شیکاری بۆ چەمکەکانەکات. ئەم کتێبانە لەلایەن وەلید عومەر کە نووسەر و وەرگێڕێکی کوردە ماوەی چەند ساڵێکە نووسین و وەرگێڕانەکانی مای سەرنجی خوێنەران و زۆرترین کارەکانی لە بواری فکری و فەلسەفەدان هاوکات لە بواری دەروونناسیدا زیاتر بایەخ بە وەرگێڕان دەدات. ئەم زنجیرەیە وەرگێڕانە بەردەوام دەبێت و هەوڵێکە بۆ نزیکبوونەوە لە فرۆید بە فۆرمێکی نوێ لە ڕێگەی بیرمەندە گەورەکانی وەک ژاک لاکان و سلاڤۆی ژیژەک و ئەلێن کازوپانچیچ.